ئایا تا ئێستا هەستان بە جیاوازیەکانی خزمەتگوزاریەکانی شەقامی 120 مەتری هەولێر کردووە لە راپۆرتێکی بەدواداچوون لەگەڵم بن تیشک دەخەمە سەر بەشێک لەو جیاوازیانەی کە لە بەشێکی ئەو شەقامە بۆ بەشێکی تری شەقامی 120 مەتری بوونی هەیە. ئێرە شەقامی 120 مەتریە لە بەشی ڕۆژهەڵات و باکووری شاری هەولێر. کاتێک بەم شەقامە ڕێدەکەیت دیمەنەکان لە ڕۆژدا جوانن و لە شەویشدا ڕوو ناکەن. شەقامی 120 مەتری شەقامێکی سەرەکێ ئێستا کە هاوڵاتیانی چ گەشتیاریان ئەوانەی کە لە دەرەوەی شارەکان دێن وەکو ڕێڕەوەی سەرەکی بەکاری دێنن یان بارهەڵگەن کە ڕۆژانە ڕێژەی سۆر ئۆتۆمبیلی گەورە و بچوش پێدا دەڕاتن. بۆیە ئەگەر ڕێژەی سەوزایی ئەم شەقامە چەند زیاد بکرێ هێشتان کەمە بۆیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان ڕێژەی سەوزاییەکی تەواو بۆ ئەم شەقامە دابی بکاتن تا گرفتە ژینگەیەکان لەوێ کەمیتەوە جوانێکی تەواو بەو شارە ببەخشێتن. بەشەکەی تری شەقامی 120 مەتری لە شاری هەولێر ئەو بەشەی دەکەوێتە باشوور و ڕۆژ ئاوای شاری هەولێر دیمەنەکان لێرە جیاوازترن نەدار و نەسەوزایی هەیە و لە شەویشتەوا و تاریکن و بێڕووناچین کە زیاتر لە 2 مانگ دەبێت بێ کارابان و خزمەتگوزاریان نییە. شەقامی 120مانەیە شەقامی 120 لە شەقامی مەخمور و لە شەقامی کەرکووک و ئەمانە بیگرە تەمەشاکە سوڕانەوەکانی هەر هەمووی خۆڵی چاکردنی هەتا ئێستا کە لە ناو شەقامەکاندا ماوەتەوە تەنانە ڕەسیفەکانی بە تێکچووی هێشتا تەواو نەکراوە یعنی بەشێک لە شەقامەکە هێشتا تەواو نەکراوە کەچی 150 دەست پێکراوە کەچی تەمەشای زۆنەکانی تر دەکەی شەقامەکان ئەوەندە جوان و ڕێک و پێکن زۆر جاران ڕێکلامی پێدەکرێت بۆ پێشکەوتوی شاری هەولێر یعنی منافەسەی پێدەکرێت لەگەڵ شارەکانی تری وڵاتان بەڵام ئەگەر دیوەکەی تری سەیر بکەی وێنای بکەی باوەڕ ناکەی ئەمە هەمان شەقامە بەڵام ئەمە دیوێکی تری. لەگەڵ جیاوازیەکانی خزمەتگوزاری و گرنگی پێدان و پراوێستخستنی شەقامی 120 مەتری لە شاری هەولێر لە بەشێک بۆ بەشێکی تر ئاستی خزمەتگوزاریەکانیش لەلایەن هاوڵاتیان جێگای نیگەرانیە کە لە بەشێک لە گەڕەکەکان جیاوازی دەکرێت لە جێبەجێکردنی پرۆژەکان. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.